کۆماری ئیسلامی لە دەرەوەی سنوورەکانی خۆی سازشێکی لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا وڵاتانی دەرەوەی سنوورەکانی خۆی کردووە. بینیمانەکە سازشێکی لەگەڵ وڵاتان کردووە، بینیمانەکە سەرکوتێکی ناوخۆیی دەست پێ کردووە. جاری یەکەم لە سەروبەندی قبولکردنی قەتنامەی 598 شورای ئەمنیەت سەرکوتێکی ناوخۆیی دەست پێ کردووە. لە دوو حوتوی ڕابردووشدا کە بینیمان لە لۆزانی سوئیس ڕێکەوتنیان لێک تێگەیشتنێک لە نێوان ئێران و وڵاتانی پێنجکۆیەک پێک هات. بینیمان لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا واتە لە سێشەمەی ڕابردوودا زیاتر لە 34 کەس لە زیندانەکانی تاران و کەرەج ئێعدام کران. سڵاو خۆشەویستان، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. تەوەرەی ئەم جارەی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات لەسەر پرسی ئێعدامەکان و شەپۆلی ئێعدامەکانە لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا. ئێوە خۆشەویستان وەک شەوانی ڕابردوو دەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنەکانی 00964 750 385 0416 و هەروەها 00964 771 775 03 ڕاستەوخۆ پەیوەندی بە بەرنامەی خۆتان بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵاتەوە بگرن و ئێوەش دەتوانن ڕاستەوخۆ ڕاو بۆچوونەکانی خۆتان لەسەر شەپۆلی ئێعدامەکان لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا لەگەڵ ئێمە و باقی بینەرانی خۆشەویستە باس بکەن. بۆ ڕاوە و تەحلیلی زیاتری ئەم چەمکە میوانداری بەڕێز کاک ساڵحی شەریفی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان کردووە. کاک ساڵح سڵاو لەبێ و ئەو کاتتان باش، بەخێربێن بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. زۆر سپاستانەکەم و سڵام هەیە بۆ بینەرانی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. سپاس کاک ساڵح. هەروواکە لە سەرەتای بەرنامەکەدا ئاماژەم پێکرد هەر کات کۆماری ئیسلامی لە دەرەوە سازشێکی لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوایی کردووە، ئێمە بینیمانە سەرکوتایەکی ناوخۆیی دەستی پێ کردووە. لە ساڵی 67دا هەمومان بینیمان کە شەپۆلێکی ئێعدامی بە هەزاران کەس لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا و خاوەرانهایەکی لە لێپەیدا بوو. لە کوردستانیش بە هەمان شێوە و لە دوو حوتوی ڕابردووشدا بینیمان کە پاش لێکتێگەیشتنی کۆماری ئیسلامی و وڵاتانی پێنجکۆیەک لە لۆزانی سوئیس بینیمان کە شەپۆلی ئێعدامەکان جارێکی دیکە دەستی پێکردەوە. ڕای جەنابتان لەم بارەوە چۆنە بە گرێدانی ئەو دوو زەمەنە؟ بەڵێ زۆر ڕاستە و مێژوویەکی کۆماری ئیسلامی لە ساڵیان 36 ساڵ دەسەڵاتی خۆی دانیشانی داوە. هەموو جار ئەگەر لە سیاسەتی خارجی و دەرەکیە شکستێکی خوارد بێت لە وڵاتانێکی متەمەدن و پێشکەوتووە غاڵەبەن ئەو دەسەڵات و حاکمیەتە بەرکنارە بێ یا دەوڵەت ئیستەفادە. بەڵام بەداخەوە بە دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئەو تۆڵەیە لە خەڵکە سێنێتەوە و شکست و ناکامیەکانی ئەشکێنێتەوە سەر خەڵکی کۆمەلگای ئێران. و ئەمە جاری ئەوەڵ و دووەم و چەنوم نییە بە مێژووی کۆماری ئیسلامی و بە ساڵیانی دەسەڵاتی ئەو حاکمیەتە ئێمە ئەمەمان دیوە. لە دوای شەڕی عێراق و ئێران کردووە خۆتان نیشارەتان پێکردوە لە میانەی قسەواسێکا کە ئێحتماڵەن لەسەر پرۆسەی ئەتۆمی و مەسەلەی ناوەکی ئێران بڕێوەیە ئەو جنایەتانە کراوە و ناوە ناوەیش بەردەوام کوشتاری جەمعی بووە، وەکو قەتڵی تگەرەندیشان، وەکو قەتڵە زنجیرەییەکان، وەکو ئێعدامە دەستەجەمعیەکان. یعنی هەموو ئەو کوشتارانە لە ڕووی یاسای جمهوری ئیسلامی و شتێکی عادی و مەعموڵە. بۆ مەعموڵە بە دەلیلی ئەوە ڕوانگەی حقوقی جمهوری ئیسلامی ڕوانگەیەکی دینیە و هەموو کەس مکەلەفە، هیچ کە مستحق نییە، هەموو کەس گوناحکارە. هەر وەکو ئەوەی کە ئەیبینین لە ئەدیانە یا ئەو ئیدۆلۆژیانەی کە قەزاوەت تیش بکەن بەجێ ئەوە دەستگای قەزاییان دەستگایەکی مافەروەرانە و لە عین هەڵا پارێزەری مافی شارۆمەندان بێت لە خۆی جوز و دەستگای سەرکوبە کێ بەداخەوە ئەمە کارکردێکی سی چەند ساڵی جمهوری ئیسلامیە و ئەمەی لە کارنامەیەکی ڕەشە لە مێژووی چەند ساڵەیەدا. بۆیە ئەگەر هۆکارەکەی باسکەین بوو تۆقاندنە، بوو ترسان
گەڕاندنە و بۆ شاردنەوەی ئەو شکست و ناکامیانەیە کە لە سیاسەتهای خۆیانەوە لە درێژەی پرۆسەی سیاسەتهای خارجی و داخڵیش یا حتا نامۆفەق بووە و بەم بوونەوە بەجێ ئەوە جواببوو بێ دەوڵەتێکی پاسۆغبوو بێ ئەوە زیاد دەستی کردتە سەرکوب بۆ دەستی کردێتە ترساندن و تۆقااندنی خەڵک بۆ خەفەکردن و بێدەنگکردنی کۆمەڵگار لە بەرابەری ئەو ئەجحافات و زڵم و زۆراکی ئەکرێ و ئەو کاردانەوەی سیاسەتهای غەڵەتی خودی جمهوری ئیسلامی. بەڵێ بینەرانی خۆشەویست بینەری بەنامەی ئێوە ڕۆژهڵاتن کە ئێوەش دەتوان لە ڕێگای ژمارە موبایلی 0964 750 385 0416 ڕاستەوخۆ لە ڕێگای وایبر واتساپ و لاینەوە بەشداری لە بەرنامەی ئێوە ڕۆژهڵاتدا بکەن و ئەو خۆشەویستانیش کە ئیمکانی ئەوەیان هەیە لە ڕێگای پیجی ئێوە ڕۆژهڵاتەوە پەیامان بۆ بنێرن و ڕاستەوخۆ بەشداری لە بەرنامەکەدا بکەن. کاک سەڵات چەند پەیامێک هاتووە سامان تەرگەوەڕی بەڵێ ئەڵێت سڵاو و دەستخۆشی لە بەرنامەکەتان کە دەنگی ئێمە دەگەێنێت بە تەواو کوردان و بەتایبەت پارێزەرانی مافەکانی مرۆڤ. ئەعدام شتێک نییە کە ئێمەی خەڵکی کورد بەگەشتی و تەواوی ئێرانیەکان لەگەڵی ئاشنا نەبین. چون دوای هاتنی خومینی دیکتاتۆر بینیمان وەک چۆن لە باخەکان گوڵە جوانەکان دەچنن لە ئێرانی ساڵی 57 بدواوە کەوتنە باخی شۆڕشی کوردستان و ئەوەی گوڵی جوان بوو لە باخی شۆڕشمان دەستچنیان کردو بۆ ئێعدامانەی کە لە خاڵخاڵیەوە دەستی پێکرد تا بە ئەمڕۆ ئێمە و شۆڕشەکەمان لێی زەرمەند دەبین نەمان بۆ کۆماری ئیسلامی. کاک سەڵاح پرسیارێتر ئەوەیە ئێمە بینیمانە لە ساڵانی ڕابردوودا بە درێژایی تەمەنی کۆماری ئیسلامی بینیمانەکە بەشێکی زۆر لە چالاکانی سیاسی و مەدەنی و ئەو کەسانی کە ئەم بینەرە خۆشەویستە ئاماژەی پێکردکەوە گوڵک لە باخی شۆڕشمان لە ئێمەیان ئەستاندوسۆ لەژێر چتر و لەوای فرۆشیارانی مادە هۆشبەرەکان ئەعدام دەکرێن و بۆەوەی کە بیشارنەوە لە کۆمەلگای جیهانی و لە ڕێکخراوە سیاسیەکان. بەڕێستان لەسەر ئەم پرسیارە نەکتان هەیە؟ بەڵێ لە قانونی مجازاتی ئیسلامی جمهوری ئیسلامیە جرمێک بە وەکو جرمی سیاسی تعریف نەکراوە و عەمدی لەمە چییە؟ بە هەر ناوێکەوە کە بتوانێت سزای شۆڕشگێڕان و تێکۆشەرانی سیاسی و مخالفان و بیرجیاوازان بدات بە ئەنواع شێوە و لەژێر تیترهایەکی درشتە وەکو مەفسود الفیلعەرز و محارەب و زدی ئەمنیەتی ملی و حتا مادە هۆشبەرەکانیش بەداخەوە بووەتە تەوجیهێ بۆ قەتڵ و عامی زیندانیانێکی بەڕاستی جرمیان ئەوانە نەبووەوە نییە و بۆ واکە جمهوری ئیسلامی بەڕای من بۆ ئەوواکە ئەوڵەن بیشارێتەوە کە لە ئێرانە زیندانی سیاسی هەیە. دوو حیسیەت و کەرامەتی ئەو کەسانێکی بەڕاستی بۆ مافی خەڵک و بۆ نیگەرانی لە وەزعیەتی داهاتووی وڵاتەکەی خۆیان تێکۆشەرانێکن کە مایە لە گیان و ژیانی خۆیان دائنن ئەوانە نەکاتە بەرچاوڕوونی بۆ خەڵکی و خەڵک چاویان لێ نەکە. بۆیە بە تێکەڵاوکردنیان لە ناو زیندانیەلی عادیە و جرمەهای عادیە و بە ئەتەهامی جیاواز و بە چاواشەکردنی خەڵک بەو ئەتەهاماتێکی ئەیدا لە تێکۆشەرانی سیاسی پێ وایە بیرۆڕای خەڵکی پێ بەلاڕێدا ئەبرێت چاواشەیان ئەکا و ئەتوانێت بیشارێتەوە. لە حاڵێکدا هیچ وەخت نەتوانراوە تا ئێستا جمهوری ئیسلامی لەو سیاسەتە دزیەوەیدا موفق نەبووە و دنیا لەسەر ئەو شتانە ئاگادارن و چۆن بیژم ڕەسانەها ڕۆژنامەها و لە عین حاڵە ئەخباری سەراسەری دنیا بە زوویی ئەوانە منعکسەکەن و ئەو پیلانی جمهوری ئیسلامی دایسە وەکو خۆی نەیتوانێت دەستکەوتی بۆ کۆماری ئیسلامی بێت. بەڵێ کاک سەڵاح چەند پەیامێک تراتوە من دایان خوێنمەوە. هیوا بیستودو نەیوتۆ لەکوێوە پەیامی ناردووە ئەڵێت من یەکێک لە براکانم بە ئیعدام محکوم کراوە. ئەوە 2 ساڵە خانەوادەکەمان نان و ئاوێکی ئاسوودەمان لەسەر زار نەناوە و گریان و شیوەن بووەتە بەشی ئێمە لە خۆشیەکانی دنیا کە کۆماری ئیسلامی هۆکارە سەرەکیەکەیەتی. شیلان لە جوانڕۆ ئەڵێت ئیعدام در جمهوری اسلامی چیزی تازه نیست و در پیدایش این رژیم همزاد او اعدام متولد شده است. غیر مستقیم ما هم گناهکاریم و به شیوهی اعمال کریه جمهوری اسلامی تایید میکنیم. رفتن به تماشای اعدام و نظاره کردن و به در آویختن هموطنانمان که در عکس و فیلم ها میبینیم کاریست نابخشودنی. باید میدانهای اعدام را خلوت نمود تا رژیم از کرده خود پشیمان شود. کاک صالح لە درێژەی پەیامەکەی ئەم شیلانخانە لە شاری جوانڕۆ ئێمە بینیمانەکە لە زۆرێک لە
شارەکانی کوردستان لە کرماشان لە کەرەج لە شیراز لە ئەسفەهان و لە باقی شوێنەکانی ئێران بینیمانەکە هەروەکە بینەرانی خۆشەویستیش ئاگادارن ئەو ئێدامانە یا ئەو شێوەی ئەدامی کە لە مەلای ئاما لە شوێنە گشتیەکاندا بەڕێوە دەچین ئێمە بینومانە مناڵانی کەم تەمەنی 4 ساڵ 5 ساڵ بەرەوژور تا تەمەنی 18 ساڵ نزارەگەریە تماشاچی ئەو شێوازە لە ئەدامن کە جمهوری ئیسلامیش خۆی یەکێک لەو هۆکارە سەرەکیەکانە کە مناڵانێکی کەم تەمەنی لەو شێوە یا خەڵکی ئام بەگشتی بەشداری لە ڕێوڕسمایەکی ئەدامی بەو شێوە لە شوێنە گشتەکان دەکەن. بەگشتی چه کاریگەرێکی خراپی بەتایبەت لەسەر مناڵان و کۆمەلگا دەبێت؟ وڵا ئەگەر ئیجازەم بدەی من هەروە مختصر شارە بە چەند ئاماری ڕۆژ بکەم. لە 101 وڵاتی دنیا ئیعدام نەماوە. لە 25 وڵاتە ئیعدام هەیە کە زۆربەیان لە ئاسیان و لە شەرقن. ولا تواو أو 25 وڵاتی شاکی یاسای ئەعدام بەڕێوەچێت تەنها کۆماری ئیسلامیەکە لە مەلەعی عام و لە حزوری خەڵکە سزای تاوانبارەدا. من کارشناسی خۆقیم وەنە کارشناسی جامعشناس یا کۆمەڵناسم، ئەمما کاردانەوەی ئەم حرەکەتە شەنیعە و ئەم کارە جەنایەتکارانە زۆر ڕوونە. چۆن؟ ئەوەڵەن خیابان شۆنی خەرید و هاتوچوو موراتی ڕۆژانەی خەڵکە نابێ بێتە شۆنی خوێن ڕشتن و پەلەقاژی کەسێکێ خاه ناخا تاوانبارە یا تاوانبار نییە خەڵک ئەم سەحنە ببینی. و ئەمە لە باری ڕەوانیە و تەسیراتێکی یەکجار قرس و قایم لەسەر مێشک و زەینی بینەراندا ئەنێت کە هەتایە دەبیریان ناچێت. بوو نمونە تۆ لە مەراجعی قەزاییە لە مەراکزی پۆلیسە لە شوێنەیەکا کێ خشونەتی وجودی هەیە حزوری منداڵان قەدەغەیە. بەڵام بەچی هۆیەک جمهوری ئیسلامی ئەم سەحنە شەنیعە و ئەم جەنایەتە پیشانی نەسڵێکەدا کە هیچ تاوانێکی لە پێشاتنیان نییە. و حتا قوربانیەکەیش چ گوناحێکی کردێ کە مەرگی ئەو بێتە سزایە بوو دیگەران. لەو لاکەی تریشەوە تمشاکە بنەماڵەی قوربانیەکە غەیرەز ئینتقام بیر لە هیچێتر ناتوانێت بکاتەوە. بۆیە بە تەجروبە بە ئەزمموی 36 ساڵەی کۆماری ئیسلامی ئەم حرەکەتە ئەم سزا تەنها هیچ گونە جرمێکی کەمەوە نەکردوێتەوە بەڵکو جرمی عادی کردوێتەوە، یعنی قەتڵ و کوشتار و مردن و پەلەقاژی و مردنی بەشەر بە بەرچاو ئینسانەوە بۆتە شتێکی عادی. بۆیە ئەو کۆمەلگایەکە کە فقط بیر لە ئینتقامە کاتەوە، فقط ئەتوانێت بیر لەوە بکاتەوە کە مردنی ئینسانەکان ئاسانە ئاوایش نییە. سڵاو لێبێ ئەو کاتتان باش. سڵاوتان لێبێت سڵاو بۆ میوانی بەرنامە کاک ساڵحی شەریفی. من هێدیم لە سلێمانیەوە پەیوەندیتان پێوە دەگرم. پرسیارم لە کاک ساڵحی شەریفی ئەوەیە کە ئێوە وەکو کەسێکە لە ئاسی ڕێبەرایەتی حزبێک وەکو کۆمەڵی شمەڕژگێڕە خەریکی چالاکی سیاسین، ئێوە چه هەڵوێستێکان بووە و چیتان کردووە تایسە بۆ ئەدامانەی کە کراوە چڕون کردەوەیەکتان داوە بە خەڵک و دوای ئەوە ئاماژە بەوە بدەم کە ئەو ئەدامانەی کە لە مەلای ئاما کرێت دەتوانێت نەزەری سایکۆلۆژی و تەسیراتێکی زۆر خراوی بەسەر مناڵانەوە بێت و ئەگەر ئەمە بەریت پێنەگیرێت و خەڵکی لێ ئاگانەکرێتەوە کە تەنانەت نەڕۆن بۆ تماشای ئەو خۆپیشان بۆ تماشای ئەو ئەدامانانە ئەوانە تایسا ئێوە وەکو حزبێکی ڕۆژهەڵاتی چی تای کردووە بۆ ئەوەی کە خەڵک ئاگا بێتەوە بۆ ئەوەی کە خەڵک نەڕواتە تماشاوینە بە جۆرێک تەشویقی کۆماری ئیسلامی نەکا بۆ ئەوەی کە بتوانێت بە شەڕۆپڕتر و زۆر بەسانی بێ لەسەر شقامەکانە هەروەکە خۆی ئاماژەی پێدا شوێنی ترە شوێنی خەریدە شوێنی سیاحەت شوێنی کارایەکی ترە بێ ڕاحەت لەوێ ئادامەکانی بەڕێوە ببات. بەڵێ سپاس کاک هێدی پامەکەت گەیشت کاک ساڵح. سپاس بۆ کاک هێدی و سپاس بۆ تێبینی و مەلاحەزاتەکەی. بۆ ئەوەی کێ زیندانیان هەرچی کەمتر سزای ئەدامیان لەسەر بێت کۆمەڵە وەکو حزبێکی کوردستانی هەمیشە بە
ڕێخستنی کەمپین و ئاگادارکردنەوەی ڕێکخراوە سیاسیەکان و مافی مرۆڤ و حتا هاندانی خەڵکی جەماوەر و تعتیلکردنی شارەکان و مانگرتنی گشتی هەمیشە سازماندەر و ڕێکخەری ئەمانە بووە بۆ هەرچی زیاتر فشار هاوردن و نەهێشتنی ئیعدام لەلایەنی جمهوری ئیسلامیە بۆ ئەوەی کە لەباری سایکۆلۆژیەوە بەڕاستی لەسەر منداڵان تەسیردائەنێت بەڵێ ئێمە بۆ ئەو بینەرش بە ئاگادارکەم کاکێدی لە کوردستانە بەو ئاسانیە ناتوانێت جمهوری ئیسلامی لە مەلەعی ئامە لە شوێنە گشتیەکانە ئیعدام بۆ ئاسانی کە لە شارەکانی ترا بەڕێوە ئەچێ بەڕێوە بەرێ بۆ خوداگاهی خەڵک و بۆ نفرەت و بێزاری خەڵک لەو یاسا کەمترین مەگەر بە دەگمەن ناڵێم کە هەر نەبوو بە دەگمەن توانوێتی ئەم ڕەفتاری کرد بێت و هەمیشە ئێمە داوامان لە خەڵک کردووە و ئەوە جۆرەجێگەی لێ نەچن ئەوانە بۆ مافسەندن و لە عین حاڵدا مافوەرگرتنی هیچ کەس نییە فقط بۆ چاوترساندن و تۆقااندنە و لە کوردستانە بەخۆشیەوە کەمترین ڕفتاری ئاوای توانیە بکە بۆیە وەکو خۆمان ئێمە هەمیشە ڕێنوێنی تایبەتمان بووە و لەگەڵ سازمانها و ئاحزاب و لایەنهای کشێکی لە دەرەوەی وڵات فعالیەتی مافی مرۆڤیان بووە هەمیشە ئەو مشکلاتەمان انتقال داوە و داوامان کردێکی زیاتر و زیاتر پەیگیری ئەو مشکلاتی ناوەی ئێران بەڵێ لە تەیدی قسەکانی جەناب تا ساڵی پار دادگای کۆماری ئیسلامی لە شاری مەریوان کەسێکی تاوانباری بە جلوبەرگی ژنانە سزادا ئەو بوو کە ژنانی سوورپۆشی شاری مەریوان هاتنە سەر شەقامەکان و ئەتراز و ناڕزایەتێکی بەریان دژی کۆماری ئیسلامی و دادگای کۆماری ئیسلامی ئەنجامدا. کاک ساڵح پرسیارێک هاتووە ئەڵێت من پرسیارێکم لە میوانی بەرنامەکەتان هەیە ئەویش ئەوەیە کە ئەعدامەکان لە ئێران لە دوو هەلومەرجی لێکچوو هاتوونەتە ئەنجام یەکەم دوای شەڕی 8 ساڵەی عێراق ئێران و ئەم سەردەمەش کە بە سەردەمی سازشی غەرب لەگەڵ ئێران ناوی لێ دەبم. ئایا چاوەڕوان ناکەن لە مانگەکانی داهاتوودا ڕێژەی ئیعدامەکان لە ئێران زیاتر بێت و وەک هاوینی 67 شەپۆلێکی گەورەی لە ئیعدامەکان بێتە ئاراوە؟ لە مەوردی کارکرد و لە عین حاڵە کاردانەوەی کۆماری ئیسلامی بەنسبەتی شکستەکانی و چونکە وەکو ڕژیمێکی متعارف ناتوانانی تعریفیکەی نایشتوانی هیچ تەزمینێک بدەیت کە چۆن ئەبێ تا ئەو جێگەی بە تەجروبە و بە ئەزمون دیومانە هەمیشە کۆماری ئیسلامی بوو شکستەکانی جەشنی گرتووە بەڵام ئەم شکستەی لە ناو کردەسە عەزاب و خەڵکی ئێران بۆیە هیچ بەعید نییە جمهوری ئیسلامی دەورێکی تر و لە زەمنێکی ئاوەها دەست بداتە ئیعدامی چالاکان و حتا ڕەشەکوژی هەروە دیومانە و تەجروبەمان کردووە بەعید نییە بەڵام تەفاوەتایەکیش هەیە بە نسبەتی ساڵانی پێشوو یا سەردەمی قەتنامی 598 و کۆتایی شەڕی عێراق و ئێران ڕەسانەکان زیاتر هەن و دنیای دەرەوە زیاتر فۆکوسی کردە سەر مەسەلەی حقوق بەشەر خوداگاهی خەڵک زۆرترە و ئەو مەشروعیەت و توانایی جمهوری ئیسلامیش وەکو ئەو وەختە نییە. جمهوری ئیسلامی لە ناو دەریایەک لە نفرەت و بێزاریە کێشەی ناوخۆیی و لە عین حاڵە بەدبەختی و موسیبەت و برسێتی خەڵک ئاستی تەحمڵی خەڵکی زۆر لەو کاتە کەمتر کردوێتەوە کە من پێم وایە بە ئاسانی ناتوانێت وەکو ئەو وەختە ئەو دەستدرێژی بکاتە سەر کۆمەڵگایە کە بەڕاستی هیچ دفاعیان نییە دەخۆیە. بەڵێ سپاس کاک ساڵح بۆ بەشداری لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات سپاسی ئامادەبوونتان دەکەین. بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوە سپاس کاک ساڵحی خۆشەویست. بینەرانی خۆشەویست بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتن کە بە شێوەی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵاتەوە پێشکەش بێەوە خۆشەویستان دەکرێت و لە بەشێکی دیکەی بەرنامەکەدا میوانداری بەڕێز کاک عەلی مورادی ناسراو بە عەلی سەوڵەوە کە ماوەی 12 ساڵی تەواو لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا بە تاوانی ئەندامبوون لە کۆمەڵە لە شارەکانی جنوبی ئێران زیندان کرا. ناوبڕێک دەبینین و لەگەڵ کاک عەلی خۆشەویست دێنەوە خزمەتتان. لەرزانە بەسەرهاتی واقعی پاڵبزیندانی سیاسیە کە حکمی لە سێدارەدانیان بۆ دەرچووە و بە سەما و هەڵپەڕکێوە بەرەوپەتی سێدارە ڕۆژ.
بەڵێ خۆشەویستان بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتن کە لە تەلەڤیزیۆنی ئاسمانی ڕۆژهەڵاتەوە پێشکەش بە ئێوە خۆشەویستان دەکرێت هەموو شەوانی پێنجشەممەیەک. ئێوەش دەتوانن لە ڕێگای ژمارە تەلەفۆنی 0964 771 775 0303 و هەروەها 0964 750 385 0416 ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بگرن و بەشداری لە بەرنامەکەدا بکەن. و هەروەها ئەو خۆشەویستانەی کە ئیمکانی ئەویان هەیە لە ڕێگای وایبەر واتساپ و لاینەوە پەیام بۆ بەرنامەی خۆتان بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات بنێرن دەتوانن لە ڕێگای ئەو ژمارە مۆبایلەوە پەیاممان بۆ بنێرن. بەڕێزان هەروەکە بەڵێنماندا بوو لەم بەشە لە بەرنامەکە میوانداری بەڕێز کاک عەلی مورادی ناسراو بە عەلی سەوڵەوە کە لە ساڵی 1382 هەتاوی لە ناوچەی مەریوان لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی و سیخوڕەکانیەوە دەستگیر کرا و سەرەتا حکمی ئیعدام درا و پاشان محکوم کرا بە 30 ساڵ زیندانی و تەبعید کرا بۆ زیندانەکانی کۆماری ئیسلامی لە جنوبی ئێران واتە لە شارەکانی بەندەر عەباس و مینار. دواتر بە هەوڵ و هیمەتی پارێزەر و چالاکانی مەدەنی و پارێزەرانی مافەکاری مرۆڤ حکمە ئێعدامەکەی شکا بۆ 30 ساڵ و ئێستاش بەخۆشیەوە کاک عەلی مورادی یەکێک لە هاوڕێیانی کۆمەڵا میوانی بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵاتە و سەرەتا کاک عەلی سڵاو لێبێ و ئەو کاتتان باش و خۆشحاڵی خۆم و سەرجەم هاوڕێیانم لە ئاریزەکانی کۆمەڵەوە دەرەبڕن بۆەوەی کە جارێکی دیکە بەڕێستان بە ئازادی ئەبینینەوە. منی شەڕوا سپاس دەکەم و سڵاو و ڕێزەمەیە بۆ هەر چوار پارچەی کوردستان بە تایبەت کوردستانی ڕۆژهەڵات و لە خزمەتانی. سپاس کاک عەلی، دیارە خۆتان باشتر دەزان زیندانەکانی کۆماری ئیسلامی یەکێک لەو شوێنانن کە هەمیشە جێگای سەرکوێت تۆقاندن و وەحشەت بووە. بەڕێستان بە حکمیەوەی کە نزیک یا زیاتر لە 12 ساڵ لە زیندانەکانی کۆماری ئیسلامی هەروە کە ئاماژەم پێکرد لە میناب و بەندەر عەباسدا بوون، بارودۆخی زیندانەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکانی جنوبی ئێران چۆنە؟ ئەسەن مەبەستیان لە ڕاگواستنی ئێوە لە شاری مەریوانەوە بۆ شاری بەندەر عەباس و شاری میناب چی بووە؟ والله هەر بۆ خۆتان ئاگادارن خود ڕوونەوشتە بۆ خصوصەن زیندانیانی سیاسی کە تابی دەکەن بەوێ
هەر بەڕاستی شەرایەتێکی زۆر ناخۆشیان نەلان مەسەڵەن زیندانەکانی جنوبی ئێرانەوە تەنیا شتێکە مەسەڵەن ئەو شتە شکنجە ڕۆحیمانی لە مەسایلی مواد مەخدەر دوو لە خانەوادە و شکنجە و بێتەوەجوی بە و کارانەکە واقعا ئێمە نیازمان بوو لێ ئەو شتانە بوو لەوە وەلێ خۆ متاسفانە بەڕاستی لە شوێنێکی مەناروی دەنگمان بە هیچ شوێنەیەکە دەی زیندانی سیاسیش خۆسان نەزانن لە شوێنێکی وەکو بەندەر عەباسا ڕژیمی جمهوری ئیسلامی بۆ دیکتاتۆری و بۆ زۆرگۆیە هەر بەڕاستی شەرایەتی زۆر ناخۆشمان بوو لە جنوبی ئێرانەوە هەر نەک من زیندانی سیاسی زۆری تایە وەلێ بەڕاستی مشکڵێکی ئەساسیمان هەیە لەوە بەتایبەت ئەم مەسایلی مواد مخدر و مەسایلی جەوێک لە ناو زیندانەکانە هەیە لە جنوبی ئێرانەوە هەر بەڕاستیش زۆر لە شەرایەتێکی سەختا بووین لەوێن. بەڵێ کاک عەلی هەروەکە ئێمە لە میدیاکان و باقی ڕاگەیاندنەکانەوە دەیبینین لە ببوورە کاک عەلی ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ و ئەو کاتتان باش. سڵاو لەبێ ئەو کاتتان باش. کاتتان باش سڵاو باشی بەڕێزم فەرموو. ئەم کاتتان باش ماندوو نەبن ڕۆز و خۆشەویستی تایبەتی مێ بۆ کاک عەلی سەوڵاوە زۆر خۆشحاڵم چاوم پێکە و هیوای سەرکەوتنی زیاتری بۆ دەخوازم پڕ بەدڵ خۆشحاڵم شکر بە ئازاری دەیبینم و جارێکی دیکە دەنگە ڕۆساکەی لەناو کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستان بڵاو دەبێتەوە. پێم خۆشە یەک دوو نوکتە لە مۆردی کاک عەلیەوە بڵێم ئەزانم هەموو لایەنگران و هەموو دۆستانی کۆمەڵە خۆشحاڵم دەبینین کاک عەلی. کاک عەلی یەکێک لەو تێکۆشەرانە بوو جیالەوە کە لە ڕێزەکانی کۆمەڵە شانازی ئازایەتی و جەسووربوون و تێکۆشەربوونی هەیە لە زیندانەکانی ڕەشی کۆماری ئیسلامی دانیشانیدا بێهەڵوێز نییە لە بەرابەر هەموو ڕووداوەکاندا لە پەیوەندی لەگەڵ زۆر شتا دەتوانم ئاماژە بەوە بدەم ئێستاکەش ڕۆسم و وێنەکانی کاک عەلی لە تۆڕەکانی کۆمەڵایەتی فەیسبوک و تویتر و لە زۆربەی سایتە معتەبەرەکانی دنیا هەیە کە توانیوێتی دوێرانە هەڵوێستی خۆی وەربگرێ لە دژایەتی کۆماری ئیسلامی بەتایبەت بە نسبەت پێشێلکردنی مافەکانی مرۆڤەوە. بۆیە من پێم وایە کاک عەلی سەوڵاوە یەکێک لەو معدود کەسانەیە کە دەبێ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە شانازیەوە افتخاری پێوە بکەن و ڕێز و حرمەتی تایبەتی بگرن. زۆر خۆشحاڵم جارێکی دیکە توانیوێتی لە دەنگ و لە وێنەی جوان و شاشەی پڕ لە مهرەبانی ڕۆژهەڵاتیویەوە دەرکەوت. زۆر سپاسی دووبارەی ئێوەش دەکەم وە داوەتتان کردەوە پێم وایە پێویستە بەرنامەی تایبەتی تر لەسەر کاک عەلی ساز بکرێ. کاک عەلی هەروە گوت تێکۆشەرانەیەوە پێویستە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە شانازیەوە ڕێزی لێ بگرن و هەمیشە ببێ بە سمبولی خۆڕاگری تێکۆشان و سلماندیشی ئەو ماوەوە لە زیندان بوو. کاک موختار هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئاگادارن کاک عەلی بوێرانە لەو پەڕی بوێری و چاو نەترسیەوە بێ هەڵوێز نەبووە لە بەرابەر ڕووداوەکانی کۆماری ئیسلامی لە دژی پێشەرکاریەکانی مافی مرۆڤ لە کوردستاندا. کاک عەلی سەلمەندی تێکۆشەرێکی ڕێگەی ڕاستەقینەی کۆمەڵە و بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستانە. بۆیە لێرەوە دیژان گەڕای سپاس لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات پڕ بەدڵ چاوەکانی ماچەکەم بوو. زۆر خۆشحاڵم وا چاوم پێکە و لە ڕێگەی دوورەوە پڕ بەدڵ ڕێز و حرمەتی دووبارەم پێشکەشی کاک عەلی و هەموو تێکۆشەرانی نێو زیندانەکان و خۆڕاگرانە و بەبێ هیچ ترس و دڵەواڵکەیە دژی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی هەڵوێز وەردەگرن. ئێوە بەڕێوەبەرانی ئێوە ڕۆژهەڵاتی سپاس دەکەین. شەوێکی خۆش بۆ بەڕێزشان. بەڵێ کاک عەلی و کاک عەلیەکان لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا پێشەنگ و خەباتکارانێکن کە لە دڵی کۆماری ئیسلامیدا ئێمە بینیمانە بۆ کارەساتی شەنگال بۆ کارەساتی کۆبانی بۆ هەموو ئەو تەوەرە و مەسەلانەی کە تایبەت بوون بە پرسی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات و هەرچوە پارچەی کوردستان ئەمان خەمخۆر بوون بەڕاگەیاندن بە وتوێژ لەگەڵ میدیاکان بەشداری بوون لە ئەم بەزوتنەوەدا. کاک عەلیگیان بینەرێک بەناوی حەمید لە شاری بانەوە ئەڵێ سڵاو بۆ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات تەنیا دەمهەوێ خۆشحاڵی خۆم دەرببڕن بە بۆنەی ئازادبوونی کاک عەلی مورادی و دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. حەمید لە شاری بانە. کاک عەلی هەروە کە ئاماژەم پێکرد و بەڕێزیشتان لە زۆرێک لە شوێنەکان دەباست کردووە ئێوە بۆ کارەساتەکانی وەکو شەنگال وەکو کۆبانی وەکو کۆنگرەی نەتەوەی کورد وەکو زۆرێک لەو پرسانەی کە تایبەت بوون با بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستانەوە ئێوە و باقی زیندانیانی
کوردی سیاسی لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیدا ئێستا لە هەر بوو بێت لە مینا بوو بێت لە بەندەر عەباس لە ڕەجای شەریان لە هەر شوێنێکی دیکە لە شاری سنە لە شاری ورمێ و لە باقی شوێنەکاندا ئێوە بە جۆرێک ڕاگەیاندن داوە بەشداری و خەمخۆری بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستان بوون. چی ئێوەی هاندەدا کە ئاب و شێوە خەمخۆرانە لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا کە ئێوە لە قورگی ئەو شێرە بوون کە ئەوان خۆیان ناوناوە شێر بام لە واقعیدا شێر ئێوە بوون کە لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامیدا مقاومەتان دەکرد. کاک عەلی بوو بەرەدەمەوە خزمەتت ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا. سڵاوت لێبێ و ئەو کاتتان باش. سڵاوت لێبێ ئەو کاتتان باش. شەوتان باش بەڕێزم فەرموو. تابانم بەعەڵمانەوە بەرگەی بەرنامەکەتان بکەم. سڵاو کاک سامانی خۆشەویست ئەو کاتتان باش لە خزمەتان. کاک موختار گیان ئێوارەتان باش. باشن بۆ بەڕێزم فەرموو. سپاس بۆ بەرنامە جوانەکەتان. هیوادارم سەرکەوتوو بن و بەرنامەکەتان باشتر و دەوڵەمەندتر بێت. بەڵێ فەرموو. سڵاو ڕێزم هەیە بۆ کاک عەلی سۆڵاوە زۆر بەڕاستی زۆر بیرم کردووە و زۆر لەو کاتەوە کە جەنابەت سەرنووت کەس لە 12 ساڵی پێشەوە دەستی جمهوری سێدارەت کە دەستگیر کرا و ڕوانەی زیندان کرا لەو شەوە هەتا ئێستا من بەڕاستی بێتاقەتیم و ڕۆژانە و شەوانە چاوەڕوانی ئەو بووم کە ڕۆژێ دەربازێ کاک عەلی. کاک عەلی کەسێک بوو کە بەڕاستی جەسوور و ئاژا و لێهاتوو لە ئەغڵەبی شوێنەکانی تا خۆی نیشان داوە و کەملی نەداوە بە جمهوری ئیسلامی و من کەزی هیچ شتێکیان نەبوو و حازم نەبووە کە بە هیچ شێوەیە بڕواتەژێر سەرایەتی حتا سەرایەتی سەختی تەحەمڵ کردووە. کاک سامان چه پرسیارێکت هەیە لە کاک عەلی سەبارەت بە بارودۆخی زیندانەکانی کۆماری ئیسلامی و زیندانیانی سیاسی؟ بەداخەوە پەیوەندەکەی پچڕا. کاک عەلی من پێش ئەوەی بەڵێ کاک عەلی پرسیارەکەمان ئەوە بوو ئێوە لە وەها سەروبەندێکدا کە لە دەستی کۆماری ئیسلامیدا بوون چی هاندنی ئێوە بوو بۆی کە ڕاگەیاندن بن بەشداری لە وەها پرسایەکی سیاسی گرنگ تایبەت بە چارەنووسی سیاسی کورد لە هەر پارچەی کوردستاندا؟ ئەوەڵە سڵاو ڕێزمێ بۆ کاک حەمید و کاک پێشڕە و دەستخۆشبوونیان لێکم بۆ سوالە جوانیانەوە. وەڵا ئێمە بەڕاستی لە زندانە ئەو هەستەی نەتەوەیە واداری یەکرین لەو شەرایەتە کە پێش هاتوو لە شەنگاڵ و لە کوبانی و بەتایبەت چەند نەفەر زندانی سیاسی پێکۆ بووین و واقعان بۆ کۆنگرەی نەتەوەیش بەمان شێوە بەڵێ هەروە دەیتر لە خۆتە زای لە زندانەکانی یارانە زندانی سیاسی ئەمە وەکو حزبێ خازیە و وەکو زندانێکی سیاسی لە خۆمان بەخصووسە مەسایلی شەنگاڵ و کۆبانی و چوون هەستی نەتەوەیی بوو مەسایمە چامان لێ کرد کابرایەکی شیعە بوو لەبنان خەریکی خۆیدا بەکوشدا لە ئێرانە باشە ئێمە کوردی بۆ هەستەی نەتەوە تێمان نەبێت هیچ کام لە ئەوانەی وا پیان ئەڵێن قاتڵ و حکومی ئەدانیان پێدەن وا بە ئەراز و پاش ناویانە من وەکو خۆم تحقیقێکە کردومە و لەگەڵ یانە ژیاوم لە نزیکەوە باش ئەزانم و ئاگادار لە حاڵ و وەزعیان بوومە هیچ کام لەوانە حەقیان ئیعدام نەبووە ئەتوانم بڵێم لە سەدا 99 حەقیان ئیعدام نەبووە و پێم وایە کاک ساڵح شەریفیش لە پێشۆ بە جوانی ئیشارەی پێداوە کاک عەلیش دەستخۆشی لێ یەکەم بە خێراتنی یەکەم هیوادارم هەر بەردەوام بێ لەسەر ئەوەی کە کار ئەکا لەسەر کەیسی هەژار و فەقیر و کرێکار هەر بەردەوام بێ و تەندروستی باش و لەشی ساقیە بێت وەکو ئەوەی کە تاقیقم کردووە بەڕاستی من بۆ خۆم لە زندانی سنا ئەوانەی کە لەوانەیە بناس نەگەرێتە ناوی خۆشم بەم 26 نەفەر فقط ئیعدامی لە ناو ئۆتاقەکەی ئێمە هەبوو ئەم 26 نەفەر ئیعدامیە
بڕوا بکەن یەک نەفریان ئەوانە حەقی ئەعدامە بوو ئەوش هەر ئەکرام حاولەی لەگەڵا بکرێت و ئەو چاکسازی بۆ بکرێت چاک بێت بەڵام ئەوانی تری وەکو بەڕێز کاساڵح ئیشارەتی پێدا تەنیا بوو ئەوەی کە خەڵک سەرکوت بکەن خەڵک چاو بترسێن بکەن خەڵک لە کاری سیاسی دوور بخەنەوە بە ناوی ئەرازل و ئەوپاش و موادی مخدر و ئیعدام و نازانم شتێک لەو بابەتانەوە هیوادارم کار عەلی بە جوانی شیکاری لەسەری کامە دەبکەنی کاتان ناگرم بەڵام وەکو بۆچوونی خۆم نە ئەرازل و ئەوپاش و نە ئیعدامیەکان هیچ کام لەوانە لە سەدا 99 بێتاوانن بێگوناحن سبەبی هەر هەمووی ئەوە اقتصادە کێشەی جمهوری ئیسلامیە مەسئلەیەکە کەوا جمهوری ئیسلامی خۆی دروستی ئەکا بوو ئەوەی کە خەڵک چاوترسێن بکە خەڵک بترسێنێ خەڵک لە ئاگاهی و تێگەیشتن و ئینسانیەت ژیان و ژیانێکی ئینسانی دوور بخاتەوە کۆمەڵێک مەلا و کۆمەڵی خەڵکانی دواکەوتو دەستیان بەسەر دەسەڵاتێکا گرتووە ئەتوانە بڵێم لەوانێ بڵێن 100 نەفرێک 50 نەفرێک لە جمهوری ئیسلامیە دەسەڵاتێکی تەواویان هەیە وەکو عەلی خامنەی و دارە دەسەرکەی ئەوانە خۆیان ئارازولا و پاشن بەڵام بە عەکسەوە بە خەڵکی هەژار و فەقیر تێرن ئیعدام ئەدەن و کوشتار ئەدەن و مناڵێکی لە کاتێکا من لەگەڵ ئەو زیندانیانە هەبووە مناڵی وای تیا بووە 16 ساڵ تەمەنی هەبووە لەناو قەتڵێکی دەسەجەرنیان نەفرێک کوژرا و مناڵێکی 16 ساڵان ئاورکردیانە زندانیش سنەوە ئەو مناڵ لە وەختێکە ئازاد بچووە دەرەوە محتاج بوو لە تەک زندانی گەلێک ئەواتی کابرا 10 ساڵ بوو 15 ساڵ بوو لە زندان بوو لەگەڵ ئەوانە ئەژیا و زندگی ئەکرد ئەو مناڵە ساخ و سالم کوشتیگیرێک بوو هاتە ناو زندانی شاریسنەوە وەختێک ئازادیان کە محتاجێک بوو ئەو محتاجە ئەبێ ئایندەی چی بێت یعنی ئەمە سەبەبەکانی جمهوری ئیسلامیە هەر بە کوشتاری خەڵکەوە هەر بە ئیعدامکردنەوە هەر بە ئارازوڵەوە پاشەوە دەستخۆشی لە کاک موختارەکەم هیوادارم بەزانینەوە ڕۆژهەڵات هەر ماڵە گەورەکەی ڕۆژهەڵاتی کوردستان هەروە بەڕامەکانتان بەردەوام بێ و دەستخۆشی لە شاری خۆشەویست ئێستاش خوێندێکی دیکەمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ بەداخەوە پەیوەندەکەمان قەت بوو کاک عەلی چەند پێیان هاتووە دەبێت ئەوانیش بەژارکەن لە بەرنامەکەدا ناکرێت پەیامەکانی نەخوێنینەوە. شهریار لە کرماشان بە زمانی کەلهوڕی نووسیە زاراوی کەلهوڕی پەیامێکی نردووە من بەوە باوەڕ دێرم کە جمهوری ئیسلامی هەمزاد و خون و ئاتش و جەنگ بووە ئەڕای ئێرانیەکان و بەخسووس تەمامی مردمە کوردستان تا خون ئەم دیکتاتۆرانە نەڕژێنین یانە لەسەر کار لا ناچن. شهریار لە کرماشان. شاناز لە مەریوان دەڵێت سڵاو دەستخۆشی لە بەرنامەکەتان و سڵاو بۆ میوانەکەتان. بەڵێ بینەرانی خۆشەویست ببورن ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و کاتتان باش. بەڵێ بەداخەوە پەیوەندەکە خەت بووە. شاناز لە مەریوان دەڵێت ئەو ئامارانەی لەسەر ئیعدام کە دەکەوێتە دەستی ڕێکخراوەکانی پارێزەری مافەکانی مرۆڤ ئاماری ڕاستەقینە نین کە کۆماری ئیسلامی ئەنجامیان دەدات بەڵکو ئامارەکان لەوە زیاترن و دەبێت میدیاکانیش زیاتر لەسەر ئەم موزوعە باس بکەن. شاناز لە مەریوان. پەیامێکی ترات و ئەڵێت شاهین لە شاری مەهابادەوە دەسەڵاتی دینی و ئیدئۆلۆژیک لە هەموو بەڵێ ببورن ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی قەت بوو. شاهین لە شاری مەهاباد دەڵێت دەسەڵاتی دینی و ئیدئۆلۆژیک لە هەموو جیهان یەک تایبەتمەندیان هەیە ئەویش ئەوەیە کە هەمویان هەوڵ دەدەن لە ڕێگای سەرکوت و ئیعدامەوە درێژە بە دەسەڵاتی نەگریسی خۆیان بدەن. جمهوری ئیسلامیش تا ئێستا بە ڕژانی خوێنی برا و ئازیزانی ئێمە ماوەتەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا حکمی ئیعدامی سێ لاوی مەهابادیدا لەسەر تاوانێک کە ئەوان ئەنجامیان نەداوە و ئاگاشیان لێ نەبووە. وەک باقی دۆستان باسییان کرد چاوەڕوان دەکرێت کە ئیعدامەکان لە ئێران بەرەو زیاتر بوون هەنگاو بنن. شاهین لە شاری مەهاباد. بەڵێ ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ بەداخەوە پەیوەندێکی خەت بوو. سمکۆ چاروێرانی سڵاو دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم. ئەڵێت لە 6 خاکەلێوە 3 نەفەر لە زیندانی وەکیڵاباد ئیعدام کران لە شاری مەشهد. 9 خاکەلێوە 1 نەفەر لە زیندانی شیراز. 10 خاکەلێوە 2 نەفەر لە زیندانی بوشەر. 11 خاکەلێوە 1 نەفەر لە دێزڵاوای کرماشان. 15 خاکەلێوە 1 نەفەر زیندانی زابول.
61 16 خاک لێوە 4 نەفەر لە شیراز و هەروەها لە چواردەی خلاصە ئاوا هاتو سەوارە تا ئەوەی کە لە کۆتایی ئاڵێت جەمعان 57 کەس لە یەکی خاکلێەوە تا 25 خاکلێەوە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ئێعدام کراون. سپاس بۆ کاکسمکۆی شاروێرانی. کاک عەلی هەروەکە ئاماژەمان پێکرد بینەرانی خۆشەویست کاک عەلی مرادی ناسراو بە عەلی سەوڵەوە یەکێک لەو زیندانیە سیاسیانە بووە کە 12 ساڵی تەواو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لە شارەکانی بەندەرعەباس و میناب زیندان کراو بەڵام بەخۆشیەوە ئێستا لە ستودیۆی ڕۆژهەڵات تیڤی و بەشداری لە بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵات دەکات. کاک عەلی وەکو هاوکاران ئاماژەکان کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی دەچێت و پرسێکی دیکەشەیە کە ئێمە دەبێت باسێکی لەسەر بکەین. بەڕای ئێمە وەکو میدیاکاران و چالاکانی سیاسی و چالاکانی مەدەنی چۆن دەبێت هەڵسوکەوت بکەن لەگەڵ زیندانیانی سیاسی یا ئێمە دەبووە چیمان کردایەت یا کەم و کوردەکانی ئێمە وەکو میدیا یا چالاکانی مافەکانی مرۆڤ و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی دەبێت چی بکەن؟ چ پێشنیارێکتان هەیە؟ وەڵام من شخصەن بۆ خۆم یانی ئەوەی کە زیندانی سیاسیە لە ئێرانە هەر بەڕاستی پشتیوانێکی قەویەوێ چون واقعا ئەو زیندانە سیاسی لە ئەگەر بە هیوا و پشتێکیان نەبێ و هەدەفێکیان نەبێ بەڕاستی زۆر خەتەرناکە. من تەنیا پیشنهاتم ئەوەیە بەتای بۆ شەبەکە کوردیەکان بەڕاستی بە تاو خۆدرەت و پشتیوانیکەن لە زیندانیانی سیاسی چون واقعا زیندانیانی سیاسی لە شرایطێکە گیریان کردووە خۆتان نەزانن بۆ خۆتان دەی لە حاکمیەتێکی دیکتاتۆر و پەیوەندێکمان لەگەڵا دێمەوە خزمەتت. سڵاو دەبێ و کاتتان باش. سڵاو خۆشەویستیم هەیە بۆ ئێوەی عەزیز دەستان خۆش بۆ بەرنامە جوانەکەتان بەرنامەی ڕۆژهەڵات پڕ بەدڵ چاوی کە عەلی ماچ دەکەم کە عەلی قارەمانی زیندانەکان بوو وەک بینەری پێشووتریش باسی کرد کە عەلی سەرمانی بەرز کرد لە زیندان 12 ساڵ قارەبانانە لە زیندان خەباتی کرد کۆمەڵە هەمیشە تێکۆشارانی لە زیندان حماسەیان خوڵقاندووە. چاوی ماچ دەکەم و ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە بۆ تۆی بەڕێزیش بۆ هەموو ئەندام و ستاسی بەرنامە ئێوە ڕۆژهەڵاتی و دەستان خۆش بێ. زۆر سپاس. سپاس کاکەلیەکان بۆ ئێمە وەکو یادگارین و ئەوان پێشەنگی خەباتی ڕزگاری خوازانەی خەڵکی کوردستان. بەڵێ ئێستاش پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. بەڵێ بەداخەوە پەیوەندەکە بچڕا. کاک عەلی لە درێژەی وتەکانی بەڕێستا ئاماژتان بەوە کرد کە ئێمە وەکو میدیاکاران دەبێت زیاتر هەنگاو بنین بەرەو باسکردنی بارودۆخی زیندانیانی سیاسی. فەرموو. بەڵێ وایە لە زیندانیانی سیاسی باوەڕکە لە زیندانەکانی ئێرانە پشتگیری ئەوێ بە تایبەت شەبەکە کوردیەکانی خۆمان بەڕاستی تاژر کۆتاییان نەکردووە وەلێ بەڕاستی هەرچێت تون و تیرسەر بێ باشترە ڕۆحیەی باشترە زیندانی سیاسی بۆ تایبەت زیندانیە کوردەکان لە تابیدن لە شارەکانی ئێرانە بەڕاستی دڵی گەرەکە پشتگیری گەرەکە. ئێمە وەکو زیندانێکی سیاسی بەڕاستی بە تایبەت لەو شەبەکانەدات و زۆر کۆمەکی کردوین و ئێمەش بە تایبەتی لەو شەبەکانە واقعا ڕۆحیەکی جدیدمان بوو لەو مەسایلانە. پێمان خۆش بوو بیشتر واقعا وەکو سازمانە کوردیەکان بیشتر پشتیوانی لە زیندانی سیاسیەکان چون بەڕاستی زیندانی سیاسی لە شرایطێکە گیری کردووە بە تایبەت لە جنوبی ئێران و خۆتان نەزانن بۆ خۆتان مەسایلی مواد مخدر و مەسایلی بێداشت و نەبوونی ئیمکاناتی ناو زیندان و هەتا لە ڕۆژێک ئێران تحریم کراوە لە چەند ساڵەکە باوەڕکە هەتا لە ناو زیندان ئیمڕۆ زیندانی سیاسی بە هەموو زیندانیەکان هەمووی لە خەرجی گیفانی خۆی خەرجان خۆڕژین پارەی نەماوە بۆ شتانە بەڕاستی کێشەیەکی سەختە. بەڵێ بۆ بورە کاک عەلی پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ و ئەو کاتتان باش. سڵاو لەبێ و کاتتان باش. سڵاو لەبێ کاک مختار ببوورە لای منە قەت بوو. بەڵێ فەرموو. زیارە پرسیارەکە ئیشارە بۆ کرد کە من لە کاک عەلی پرسیارە من هەبێ لەبارەی زیندانی ئەو شوێنەی کە دەبێت بووە لە زیندانی مینەر بەڵام خۆشاکەزانێ کە من ڕۆژانە کەنە بەڵام لە چەند جارێ حەسەن کاک عەلی خۆی کاکەزانێ تەلەفۆنیمان بۆ بە یەک قسەمان کردووە و ئاگاداری یەکی کردوین و زۆر کەس شرایەتی سەختی ناو زیندانی ئەوت و کە ڕۆژانە سیەک بەرێت و سی ناو زۆر شرایەتی سەختی ناو زیندانەکەی بەحسە کرد لە موادی مخدر و تزانم لە
کردووە کارێ کە بە زیندانیانی سیاسی ئەەکەن و بەرخودبوونا شوینی ناسایەتیەکەن خلاص بەحاڵ ئشارەی پێ کرد و ئەوت ئیسیتر هیوادار بکە ئەو شتانێک کە لەناو زیندانە ڕووی ئەدا و کە خەڵکی بێتاوان و فقير وهزار دكتور زندان ولنا بشاري معتادي بشاري مواد مخدرة كان شيء توزيع الدعم البارو وإطلاع رجو خوشي في الموطن كافي تخوف ورطان. سپاس کاک سامان خوشویس شوکی شاد بو برزشتان کاک علی هر وقت کاک سامان آماجی پیکردو چوانیج لا اتکاب علید لا کورو کاملو لا میدیا کند باس لود کرد که لا زندان کانی کماری اسلامی دا باشیوی کی بر بلاو ماده هوش برکان بلاو دکرین و کاک علی خوی بو او مدواز سال کلیو بوا چی بینی و بو ایمو باقی بینرانی باس بکات و بس یوی که آیا ماده هوش بر لزندان کند بلاو دکرایه و یا نه؟ والله لا زندانه كان بزور شتي يعني اگر حاكمية الجمهورية الإسلامية هر براسي مكان بوشتانون يبقى كأعلان خيانتي كروا بحفتة يعني من بنظري من الجمهورية الإسلامية خيانتي كروا بكوري زمين على الجمهورية الإسلامية زندانه كان حتى كاره كردوا يعني أول شيء حتى برو سالمبونا يعني بالسيستماي كي أوشتانا بوا واقعية الزندانة ولا الزندانة كان يرانا براسي شرائطي كي زور ناخوشة واقعا زور حالگیریه كان حتى بتايب بو زنداني كي سياسي أنا أقول لك كاري مواد مخدر وأوشتانا خو هر كاري كان بو مسائلانونيا ولا براسي أوشتانا هي واقعيته چون شتکه خو من بینیم من خو لیاز زندانی پیشاوه هر چی برین لباره جمهوری اسلامی و کم نوتو هر براسی حکومتی که آوای دنیای شزانت و شتکه وای علنیش کاری یعنی او خودم بینید انا که ماده هوجور لزندان کانی مینا ابو بندر عباس دا بلاو دکتو بلان پیشوی که جواب بیتو پیوندک من لگلاس لاو لیبیو او کاتتان باش صلاو لیبیو او کاتتان باش صلاو لیبیو کاتتان باش فرمو برای کاتستان باش برای شاکه میفرمو دستخوشی دکم بخیرات نیمی وانا کتان دکین زور سپاسی دکین سپاس دکین خوشحال بمو کاک علی بس تنیا پرسیارك من جنابته ويا والله فرمو بس تم خوجو كاك علي زيادة تر زور تر لسلو زندان يعني سياسي بمان باسكا كالكومارينا إسلامي أو اشتهرنا خوشاني كيرو دوا فروا بوهيم وهو لاواني جنزاني وشراز باسكا زور سباس باردوخ زندانيان كاك علي هروكا بينراني خوشويستيش اماجيان بيكرد تواکارن لەوەی کە بەڕێستان وەکوەوەی کە کەسێکی زیندانی سیاسی بوون مەوای 12 ساڵ بارودۆخی زیندانیانی سیاسی کە هەروە بەشێکت ئاماژە پێکرد بەڵام پێشەوەی کە وەڵامی پرسیاری پێشوبینەوە کورتەیەک لە بارودۆخی ئەو زیندانیانە کە پێشیش ئاماژە پێکرد بۆ بینەرانی خۆشەویست و بۆ ئەو بینەرە خۆشەویستە کە ئێستا پەیوەندی لەگەڵمانداگرت باس بکەیت. والله زندانیەکانی الان مثلا بەندەر و زندان بەندەر عەباس و زندانی میناب لروحاني هاتوت السركار يعني من لبندق من لبندر عباس بناي بندي دو للصالة يرابلو لإمصالة تا أمارة كمان بدو صو 20 نفر اعدام كراون حلو زندانيا ليك صال ده ليك صال لما وي صالي قديم وصالي جديده حتى زور كتي لو كساني جانا سم ولدي متاسفانه اشتكى اوايا وحج جديترو خوش شرایطك خوتاني بينونو زنداني براسي كيشيكي زور غوري هي لنا زندانا الان زنداني بندر عباس يا زنداني مينا فرحنا هر جزء استاني هرمزغانه براسي زنداني لويش لشرایطي سخته خويتر حاكميه الجمهوريه الاسلاميه لزندان بانو بيغره همو ديترو شماغبت زنداني الجمهوريه الاسلاميه حتى اللباري يعني لحر برنامج كابي فقط كاري مسائل سياسية نبي مواد مخدر بي نازم تشيبي أو شتاني حتى لباري حتى زنداني من بوه نخوش بوه برديانة النواب إداري حتى النوار خلبي كان لنا قالوا اليوم بردوه أو شتاني هي براسي الزندانة خانة ولا دي اشتكى أوايا وكاري كي شبيهنا كانوا متصفنا أوايا. بالله كاج علي بهمك أتولى شاري خوتن شاري صلاة بن أكو صلانو الله من خوش حالم باهاتنا و آزاد بوني يكجاري كاج علي مرادي ودارم كروجك بيت إما لا إيران وكردستان بتايبتي تر هیچ زندانیەکی سیاسی من نەبێت و هەموو بە شێوەیەکی ئازاد و
وەکو باقی میلەتانی دیکە ئێمەش بگەین بە ماف و ویست و داخوازیەکانمان و بگەین بە ئازادی و دموکراسی کۆساڵان لە شاری سەوڵەوە. کاک علی هاوڕێیان ئاماژاکەن کە کاتی بەرامەکە بەرەو کۆتاییە. جارێکی دیکە خۆشحاڵی خۆم و سەرجەم هاوکاران و سەرجەم هاوڕێیانم لە ڕیزەکانی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران جارێکی دیکە خۆشحاڵی خۆمان دەردەبڕین و ئاواتەخوازین کە ڕۆژێک دابێت کە هەروەکە ئەم بینەرە خۆشەویستە کۆساڵان لە شاری سەوڵەوە ئاماژەی پێکرد ڕۆژێک دابێت کە هیچ زیندانیەکی سیاسی لە ئێراندا نەمێنێت و ئێمە وەکو باقی نەتەوەکانی دیکەی جیهان بگەین بە ئازادی دموکراسی و دنیایەکی سکۆلار. جارێکی دیکە کاک علی سپاس بۆ بەڕێستان. بینەرانی خۆشەویست هەروەکە ئاگادارن ئەمڕۆ پێنجشەممە زۆربەی معلمانی کوردستان و ئێران بە گشتی دەستیاندایە مانگرتنێکی سەرتاسەری بۆەوەی کە بگەن بە ویست و داخوازیەکانیان کە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا چەند جاری بەردەوام دەستیاندایە مانگرتن بۆ ئەوەی کە بگەن بە ئەو ماف و داخوازیانانی کە گەڵاڵەیان کردبوو بیدەن بە کۆماری ئیسلامی. بەڵام پێش ئەوەی کە لەسەر ئەم تەوەرە باس بکەین هاوڕێیانی هاوکارم ئاماژەکەن کە پەیوەندیەکمان لەگەڵە ئەم پەیوەندیەش وەرەگرین و دواتر باس لەسەر ئەو پرسە دەکەین. سڵاو لێبێ و ئەو کاتتان باش. السلام عليكم. سڵاو و ڕێزم هەیە بۆ تەواوی دەرکارانی ڕۆژهەڵات تیڤی و مەخصوصەن کاک عەلی کە بە تەواوی ئازاد بوو هە لە ناو کۆمەڵە. بەڵێ سپاست دەکەم. بەخودانە پەرویزم سپاس کاک پەرویزی خۆشەویست شەوێکی شاد بۆ ئێوەی بەڕێز و ئێمە شەرواکە ئاماژەمان پێکرد خۆشحاڵین بە ئازادی کاک عەلی و ئاواتەخوازین کە هەموو ڕۆژێک دابێت هەموو زیندانیانی سیاسی لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتەوە بەشداری لە ئەم بەرنامە بکەن و بیرەوەری و قارەمانی و خۆڕاگری خۆیان لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بۆ ئێمە و باقی ئێوە بینەرانی خۆشەویست باس بکەن. خۆشەویستان هەروەکە ئاماژەم پێکرد ئەمڕۆ معلمانی ئێران و کوردستان بەگشتی لە پێناو گەیشتن بە خواست و داواکاریەکانی خۆیان دەستیاندایە مانگرتن بۆ ئەوەی کە لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا باسێکیش لەم پرسە هەرچەند کۆتاش بێت و کاتی بەرنامەکەش بەرەو کۆتایی دەچێت باسێک لەم پرسە دەکەین و سەرەتا راپۆرتێک لەسەر مانگرتنی معلمانی ئێران و کوردستان دەبینین لە شاشەی ڕۆژهەڵاتەوە دوایی لەگەڵ بەڕێز کاک فوادی محەممەدی چالاکی پێشووی خوێندکاری دێنەوە خزمەتان بۆ ئەوەی کە بزانین مانگرتنی مامۆستایانی ئێران و کوردستان ئەمڕۆ چۆن بەڕێوە چووە. راپۆرتەکە دەبینین و دێنەوە خزمەتان. لە درێژەی ناڕزایەتی مامۆستایانی خوێندنگاکان لە ئێران ئەمڕۆ پێنجشەممە 27 خاکەلێوە لە زۆربەی شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات و ئێران کۆبوونەوەی ناڕزایەتی ڕێکخراو بە شێوەیەکی بربڵاو مامۆستایانی ناڕازی بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان هاتنە سەر شەقام و ناڕزایەتی خۆیان سەبارەت بە بارودۆخی نالەباری پەروەردە و کەمی هەغدەستەکانیان و خراپی ژیانیان دەربڕی. بەپێی ئەو هەواڵانە کە بەناوەندی ڕۆژهەڵات تیڤی گەیشتووە ئەمڕۆ پێنجشەممە 27 خاکەلێوە لە چەندین شاری کوردستان لەوانە لە شارەکانی سنە، مەریوان، مەهاباد، ئیلام، سەقز، کامێران، ورمێ، کرماشان و سەردەشت مامۆستایانی خوێندنگاکان بە شێوەیەکی بربڵاو هاتنە سەر شەقام و داواکاریەکانیان بانگەواز کرد و بە بەرزکردنەوەی پلاکار داخوازیەکانی خۆیان باس کرد. هەروەها لە شارەکانی دیکەی ئێران مامۆستایانی خوێندنگاکان بە شێوەیەکی بربڵاو دەستیان داوەتە ناڕزایەتی بۆ وەدیهێنانی خواستە سەرەتاییەکانیان. بەپێی ئەو هەواڵانە کە بڵاوبوونەتەوە لە شارەکانی تاران، ئیسفەهان، هەمەدان و شیراز مامۆستایانی خوێندنگاکان بە شێوەیەکی بربڵاو هاتنە سەر شەقام و دەستیان دایە ناڕزایەتی. هەروەها لە شارەکانی دیکەی ئێران لەوانە یاسوج، ئەهواز، شاری کورد، یەزد، بەرازجان، بوشێر، خوراسانی باشوور، سیستان و بەلوچستان، خوراسانی ڕەزەوی، قەزوین، تەورێز و بیرجەند
مامۆستایانی خوێندنگاکان بە شێوەیەکی بەربڵاو کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوەبرد. بە پێی دوایین هەواڵەکان ئەمڕۆ لە درێژەی کۆبوونەوەی ناڕزایەتی مامۆستایانی قوتابخانەکان ناڕزایەتی مامۆستایان لە زۆربەی شارەکانی دیکەی ئێران لە ئارادا بووە و مامۆستایان سەبارەت بە بارودۆخی خراپی ژیانیان، کەمی هەڵدەستەکانیان، بارودۆخی خراپی پەروەردە و هەڵاواردن لە سیستمی پەروەردەی ئێران بە هاتنە سەر شەقام دەستیان داوەتە ناڕزایەتی. بەڵی بینەرانی خۆشەویست بینەری بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتن کە لە شاشەی ڕۆژهەڵات تیڤیەوە بڵاو دەکرێتەوە ئێوە دەتوان هەموو شەوانی پێنجشەمەیەک ڕاستەوخۆ بەشداری لە بەرنامەی خۆتان بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵات بکەن. ئێوە دەتوان لە ڕێگای ژمارە تەلەفۆنەکانی 0964 1970 1970 03 و هەروەها 0964 750 385 0416 هەروەها ئەو خۆشەویستانش کە ئیمکانی ئەویان هەیە لە ڕێگای وایبەر واتساپ و لاینەوە پەیوەندی بە ئەم بەرنامەوە بکەن و واتە دەتوانن پەیامان بۆ بنێرن و بەشداری لە بەرنامەی خۆتان بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵات بکەن. هەروەکە ئاماژەم پێکرد ئەمڕۆ معلمینی ئێران و کوردستان بەگشتی لە پێناو گەیشتن بە داخوازیە پێشێلکراوەکانیان کە لەلایەن کۆماری ئیسلامی وەزارەتی ئاموزش و پەروەردەشەوە پشتگوێ خراوە بۆ جاری دووهام دەستیاندایە مانگرتن و خوازیاری ئەوەن کە بگەن بەو مافانەی کە لە 7 خاڵدا گەڵاڵەیان کردبوو. بۆ تاوتوێکردنی ئەم پرسە میوانداری کاک فوادی محەممەدی چالاکی پێشووی خوێندکاریمان کردووە. کاک فواد سڵاوتان لێبێ و ئەو کاتتان باش و بەخێربن بۆ ستودیۆی بەرنامەی ئەوە ڕۆژهەڵات. سپاسانەکەم کاک موختار، منیش سڵاو و ڕێزم هەیە بۆ دەستنگەرکانانی بەرنامەکە و بینەرانی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات. سپاس کاک فواد. هەروەکە ئاماژەم پێکرد ئەمڕۆ پێنجشەممە بۆ دووهەمین جاری بەردەوامە لە چەند مانگی ڕابردوودا معلمانی ئێران بەگشتی لە پێناو گەیشتن بەو مافە پێشێلکراوانەی کە ئەوان لەلایەن کۆماری ئیسلامی و پێشێل کراوە دەستێندای مانگرتن لە پلاکارد و ئەو تابلوانەی کە ئێمە ئەمڕۆ بینیمان لە شارەکانی کوردستان لە سنە لە مەریوان و لە سەقز لە بۆکان باقی ئەو شوێنانەی کە شارەکانی دیکەی غەیرە کوردیش بە هەمان شێوە هەڵاواردنی لە بواری حقوق و حەقدەستەکانیان ئەبینرا، مەسەلەی فەقر و چوزانم ئەو هێڵە هەژاریەی کە ئەوان خۆیان ئاماژەیان پێکرد لە پلاکاردەکانیانە. سەرتا پێم خۆشە چۆن بەڕێوە چوو ئەمڕۆ ئەو مانگرتنەی کە معلمانی ئێران و کوردستان ئەمڕۆ بەڕێوان برد چۆن بوو؟ وەڵێ کاک موختار، هەروەکە خۆشتان ئاماژتان پێکرد و کەم تا زۆر ئاگادارن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی جا هەندێک عەکس و وێنەیە بڵاوکراوەتەوە. ئەمڕۆ پێنجشەمە 27 خاکە لێوە هەروەکە پێشووتر مامۆستایان قسەیان کردو لەسەری کۆبوونەوەی ناڕەزایەتی لە بەردەم ئیدارەکان ئاموزش و پەروەردەش زۆرێک لە شارەکان کوردستان ڕۆژهەڵات و باقی شارەکان ئێران بەتایبەت شارە گەورەکان ئێران بەڕێوە چوو. هۆکار ئەسڵی ئەوەی کە ئەو کۆبوونەوە ناڕەزایەتیانیش بەڕێوەچوو خۆ دیارە ئەوەی کە ئەو فەرق و جیاوازیە لە بین حقوق مامۆستایان مەدرسەکان و باقی کارمەندەکان دام و دەستگا حکوومەتیەکان نەمێنێت. یەک ئەوە ئەو حقوق مامۆستایان کەمترەکە وەک باقی کارمەندان دەوڵەت ئەو فەرق و تەبعیزە کەمترەوە بێتەوە و حقوقەکەیان بەرابەرترە و بکرێتەوە. هەم ئەوە هەمیش حتا نەهەر ئەوەیش پێشتریش بۆ نمونە مەسەڵەن مامۆستایان لە مەریوانە بەیاننامەیەکیان دەرکرد بەشێک سەرەکی لە داخوازی مامۆستایانی لەخۆ گرت بوو. مەسەڵەن داوای ئازادکردن چالاکان سنفی زیندانی کراویان کردو، داوای ئەوەیان کردو کە حکم ئەو زیندانە حکم زیندان بۆ چالاکە سنفیەکان لەغوە بکرێتەوە، بەرابەری جنسیەتی حقوق ژن و پیا و یانەی حقوق ژن و پیا و بەرابەر بێت کە دیارە بۆ بەشێک لە ژنانی مامۆستای مەدرسەکان ئەمە داخوازەکانیان بوو. وەک داخوازی هەم ئەوە هەمیش دامەرزاندن بانک فەرهەنگیان، بیمەی فەرهەنگیان، ئەمنیەت شغڵی و ڕەوانی، ئەمە 8 مۆردێکە. ئەمە چەندانێکی بوو کە
ئەڵێم پێشتریش لە بەشێک لە بەیاننامەکان مامۆستایانە ئەشاریان پێکردو هەم ئەوە هەم پێشتریش ئەوەی کە مهمە لەم ماوە مامۆستایان بەوە کە حکوومەت زەخت و کوشاری خستووە سەر چالاکیەکانیان و سعی ئەکرد کە کانون سنفی معلمان و ئەنجومەنە سنفی مامۆستایان دابخرێت بەڵام هەر بە پەیام و سمس و وایبر یەکتریان ئاگادار کردووە و کۆبوونەوە ناڕازایەتیەکە هەم ئەوەی سێ مانگ پێش هەم ئەوەی ئەمڕۆیش هەروەها بڵێ بەرگوزار بوو نە هەر ئەمە 1 ساڵ 2 ساڵیش نییە مامۆستایان 16 ساڵ لەمەوە بەر کانون سنفی مامۆستایان لە ئێران دامەزرا لەم 16 ساڵە زەخت و گوشاریش بووە لەسەریان حکم زیندان دەرکریا بۆ هەندێکیان مەسەڵەن 2 کەس لە شەورای ناوەندی کانون سنفی معلمان ئێران هەر کام 9 ساڵ و 6 ساڵ زیندانیان پێ دراوە وەک باقر مەحمودی و یەکێ تریان من بۆ ئەوانەی ناوچە کوردنشینەکان تا جێگەی ئاگادار بووم بۆ نمونی لە پارێزگای سنە پەیمان نەودینیان دوور خرایەوە مدەتی بازاش کرا هەڕەشەی لێکرا محەممەد تەوەکولی حتا ئەتڵاعات چوو بۆ سەردانێ بۆ یەکێتر لە شارە کوردنشینەکان بۆ هەمانگی کارەکانیان ئەتڵاعات داوی لێ هەڕەشەی لێ کردو ئەوەی کە مهمە بەتوا ئەو زەخت و گوشارانە و مامۆستایان ئالام دۆرە دوارە چالاکیەکان یان زۆترەوە بووەسە و بوژانەوەیک ئەبیندری یانەی ئەوەی کە حتا دوارە کانون سنفی معلمان فعالەوە بکرێتەوە ئەنجومەن سنفی پارێزگای سنە کرماشان ورمێ ئیلام ئەمانە چالاک بکرێتەوە ئەوەی جێگەی ئومیدواریە ئەڵێم بتواوانەوە کە حکوومەت سعیەکە کنترۆلیکە تایسە نێتوانیوە دو ئالەم مدەتا ئەلەم سێمانگا دوارە زیینگە بووە و کار و فعالگەتەکانیان دەست پێکردە بۆ پێگیری متاڵبات سنوی خۆیان. بەڵێ کاک فواد بەشێک لە بینەران یاکی لە بینەران پەیامێکی ناردووە دەڵێت ئەو لەمپەرانە چین لە پێش بەرەو پێشچوونی داخوازیەکانی معلمان ئایا کەمتەرخەمی وەزارەتی ئامۆزش و پەروەرش و بەرپرسی ئیدارە مەحەلیەکان نییە ئەوەش بینەرێکە لە شاری سنەوە بەڵێ وەک کەمتەرخەمی نە هەر زۆر لە کەمتەرخەمی زۆرتر یانێ ئەو فەرق و جیاوازیە مامۆستایان لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتووەکانە جزو لە هەموو بوارێکەوە بەتایبەت لە بواری اقتصادیە و تەمینن یعنی مەشغەڵەی فکریان خەم نان نییە هەرتا کە وەک زەربم مەسەڵیش ئەڵێن خەمی نانیان نییە حتا لە ئێرانیشە قابل احترامترین قشر مامۆستایان بوون من چەند ساڵی لەم بۆ بەرناو ڕۆژنامەیەکە هەمە پرسییان کردو نەزەرسەنجییان کردو مامۆستایان قابل احترامترین شغڵ بوون ناو شغڵە دەوڵەتیەکانە بۆ نمونە مەسەڵەن نیروانتیزامی لە باقیگەی زۆر کەمتر قابل احترام بوو ئەمە وەک نمونە کە ناو خەڵکە هەم ئەوە هەم خۆ دیارە مامۆستایان کار و شغڵیان ئەوەسە کە منداڵان و میر منداڵان باربێرن ئەوانیش ئایندە سازان هەر کۆمەڵگایکن ئەگەر مامۆستا تەمین بێ باشتر ئەتوانێت نەسڵێک باش و قەوی و ئاگا باربێریتەوە پەروەردە بکات لەو بابەتەوە مهمە حکوومەتیش کەم تا زۆر ئەوازانێ ئەو نەیش ئەوەی پێخۆش نییە بۆ نمونە لە زۆر بابەتەوە حتا بۆ نمونە مەسەڵەن مامۆستایان ئالەم ماوە هەندێ داواکاری تریان بوو بۆ مەسەڵەن تەدریسکردن زوان دایکی ئەو لەوەیش ئەترسێ کە متاڵبات سنفی معلمەکان شێوەیەک بەربڵاوتر بە شێوەی بەربڵاوتر ئەدامە بدرریە یانێ داواکاریەکانیان چون مامۆستایان زۆر ئاگاترین قشرەکان و جنبشەکەی جنبشێکە متاڵبە محوەر و بەڕاحەتی ئەتوانن ئەو تەشەکڵ یابی و هەمانگە لە نێو مامۆستایانە زۆرتر بووە بەرچاوترە تا بەنسبە زۆرێک لە باقی قشر و توێژەکان ناو کۆمەڵگە حکوومەتیشە لەوە ترسێ کاک فواد من لە ڕۆژنامەکانە خوێنمەوە جەماعەتێک دکتۆر و مهندس لە وڵاتی ئەڵمان داوان سەردانی ئەنگلا مێرکل دەکەن ئەڵێن ئێمە خوازیاری ئەوەین کە حقوقی ئێمە یەکسان کرێت لەگەڵ معلمیندا ئەو دەڵێت چۆن معلمینێک هەزاران دکتۆر و مهندسی پەروەردە کردووە حقوقیان بەقەی ئێوە بێت کاک فواد وەکو پرسیاری کۆتایی بەرنامەکە ڕێیانی هاوکارم ئاماژەکەن کە کاتی بەرنامەکە بەرەو کۆتایی دەچێت وەکو دوایین پێشنیارێکە ئێوە وەکو
چالاکێکی پێشووی خوێندکاری کە لە نزیکەوە یا حکمی کارەکەتان کە لە بواری ڕۆژنامە نووسیدا کار دەکەن و یەکێک لە نووسرانی ئاسۆی ڕۆژهەڵاتی چی پێشنیارێکتان هەیە بۆ ئەوەی کە مامۆستایان لە ناوخۆی کوردستان بە تایبەتی بە شێوەیەکی ڕێک و پێکتێر جوانتر هەر ئەچەنەکە خۆیان ئۆستادن بەڵام پێشنیاری ئێوە وەکو چالاکی خوێندکاری چییە؟ وڵێ هەروەکە خۆتان شارەتان کرد زۆرێک لە مامۆستایان زۆر لەوە با تەجوبەترن یعنی کامڵ ئەزانن لەم دەورانە لەو شرایطا کاوان قراریان گرتووە چە بکەن ئەوە قسەی گیتیانی یعنی تەنانەت ئەوان باشتر ئەزان ئەوە نییە منیش مەسەڵەن ئەوەی کە لە ناوە بووین کار و فعالیەتمان کرد ئەو شرایطە لە نەزەراگرن بنا بۆ شرایطە و کار و فعالیەتەکان دامانەوە قسەی گیتیانی وەلی وەک ئەوەی کە ئایسە من بگەیتە زێنم مامۆستایان ئەتوانن ئەمڕۆ من ئەوەی کە عکس و خەبەر و شتەکانیم دی لە بەردەم ئیدارەکان لە ناو ئیدارەکان ئاموزش و پەرۆشاییا لە بەردەم ئیدارەکان ئەجەمە بوونەوە ئەوان ئەتوان هەروەکە ناو عکس و فیلمەکانی ژادیارە لە بەردەم ئیدارەکان ئاموزش و پەرۆشا بوو ئەوان ئەتوانن حتا هیچ یا بیکێشە ناو خیابانە ئەسڵی شارەکان یا هەر ئەو خیابانەی کە نزیک ئیدارە ئاموزش و پەرۆشە لێ نابێت لەبەرەوە خەڵکەکە زۆرتر بیوێنێت حتا ئەتوانێ وایشی پێبێ کە مردم زۆرتر پشتیوانی بکەن دەنگدانەوەی زۆرتری بێ لە ناو مردما چون بینابێن بۆ ئەحسابی یانەکرد بینابووین بازێ کەس بوو لەم لەولا ئەو ناگادارنەوە مەگەر بە بۆنی بەرنامە تەلەڤیزیۆنەکانەوە کە لەم ماوە پۆش ئەدرگێ یەک ئەوەی کە ئەتوانن حتا ئێژم دانین لە خیابانە ئەسیەکان هەرکام لە شارەکان وەک ڕاپێ کاک فواد پەیوەندێکمان لەگەڵا سڵاو لەبێ ئەو کاتتان باش سڵاو لەبێ ئەو کاتتان باش ئەم کاتە باش باشتر بەڕێزم فەرموو بەقوربانم من نۆزانامە خزمەتان ئەیدم هیوادارم سەرکەوتوو بوون هەمیشە بەرنامەجوانەکەتان بڕێ و بڕێ سپاست دەکەم سڵاو بۆ هەموو پێشمەرگە هەمی و پێشمەرگەی کۆمەڵە دەستخۆشیەکەم دەدان کاکا بۆ بەرنامەدام هیوادارم هەمیشە سەرکەوتوو بوون زۆر سپاسمێ بۆ ئەم هاوڕێمانە فقط هەروە کەوتم یەک ئەتوانن لە دانەی لە خیابانە ئەسڵیەکان شارەکە ڕێپێوان بکەن و مردم زۆرتر ئاگادار بن و پشتیوانی بکەن دوو لە مەسەڵەن لە کوردستان ڕۆژهەڵاتە لە ناوچە بەلوورنشینەکانان لە ناوچە تورکنشینەکانە مامۆستایان ئەتوانن داوای ئاموزش بە زوان دایکیش بکەن ئەو ڕاپێماییە کە ناو خیابانە بێت داوای ئاموزش زوان دایکی بکەن یا حتا هەرچەند یەک دوو داواکاریان بوو من پەیگیریشی بووم حتا ساختار ئاموزشی ئێران یانێ ئەوەی کە مامۆستایان بەشدار بوون لە معلومکردن ڕئیس مەدرسە شێوەی تەدریس محتەوای کتێوە دەرسیەکان ئەمە مهمە یعنی بەشێ لە داواکاریەکانیش تا حەدی حکوومەتیش لەوایە ترسی معلومکردن ڕئیس مەدرسە و شێوەی دەدریس و محتەوای کتێوە دەرسیەکان مهمە هەم ئەوە هەمیش مەسەڵەن لە بەعزێ لە مەدرسەکانە گەرەکی حکوومەت وەک خصوصی سازی کە معلمەکان مخالفەتیان کردێت چون ئەمە فەرق و جیاوازیکە لە نێو کۆمەلگا ئەوەی کە بنەماڵەی فەقیر و هەژارە مناڵەکەی با ئەستعدادیش بێت لەبەر ئەوە کە فەقیر و هەژان شرایەتی بۆ فراهم نییە ئەوەی کە بنەماڵەکەی دەوڵەمەندترە لەبەر ئەوەی کە پوڵمکاناتی زۆرترە شرایەتی بۆ فراهمە شاید لەو مناڵەی کە فەقیر و هەژارە ئستعدادیجی کەمتر بێ یعنی حتا معلمەکان تەک ئەو خصوصی ئازیا مخالفەتیان کردیە ئیدارەکردن مەدرسەکان و ئەڵێم ئیتر داواکردن ئاموزش بە زوان دایکی وتوان ئەوانیشی پێ ئیزافە کرد بەڵێ کاک فواد سپاس بۆ بەشداری لە بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا و لە درێژەی پێشنیارەکانی کاک فوادی خۆشەویستە ویش ئەوە ئەڵێم بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات و تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات تەلەڤیزیۆنی ئێوە معلمین و مامۆستایانی خۆشەویستی کوردستانە لە هەر شوێن و ناوچە و شارێکی کوردستانی ڕۆژهەڵاتدان ئێوە دەتوانن لە تریبونی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتەوە داخوازی و ئەو خواستانەی کە داواکارن لە بەرپرسانی کۆماری ئیسلامی لێرەوە لەم تریبونەوە لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستان و لەگەڵ بینرانی بەرەزی خۆشەویستی بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات و تەلەڤیزیۆن ڕۆژهەڵات باس بکەن و ئێمەش لە خزمەتی ئێوە خۆشەویستان داین بۆ هەر چەشنەکارێکی ڕاگەیاندن لە ئەگەری هاتنە ئارای هەر چەشنەمانگرتنێک لە ڕۆژ و حوتوەکانی داهاتوودا
کاک فواد جارێکی دیکە سپاسی بەڕێزتان دەکەم و بینەرانی خۆشەویست ئاماژەکەن کە کاتی بەرنامەکە بەرەو کۆتاییە. پێش ئەوەی کە کۆتایی بە بەرنامەکە بێنم بۆەوەی کە ناوی ئەم خۆشەویستانەی کە پەیامیان ناردووە بەڵام بەداخەوە نەمانتوانی پەیامەکانیان خوێنینەوە داوای لێبوردون دەکەم کە کاک هەورامان لە ژاوەرۆ، هیوا لە مەهاباد، ئارمانی 72 لە شاری پاوە، شیوا لە شاری بۆکان. بەڵام پێشەوەی کە کۆتایی بێنین دوایم پەیوەندی وەرەگرین و سڵاوت لێ بێ و ئەو کاتتان باش. بۆ ئێوە و بۆ نەرانی بەرنامەی ڕۆژهەڵات من ویستم لەسەر مانگرتن یا ئەو ناڕزایەتی ئەو ڕۆمامۆستایان لە شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات دەڕێن بڕێ قسەکەمەوە لە زۆربەی شارەکانی ئێرانیش ئەلبەت من هیوادارم مامۆستایان و معلیمان کە هەروەک خۆتان لە بەرنامەکەتاندا باستان کرد وەکو چینێکی نێو کۆمەڵگا و چینێکی کە لە لای خەڵکەوە زۆر بەڕێزن و خەریکی پەروەردەکردنی مناڵانن بەردەوام بن خواستەکانی خۆیان زیاتر حەول بدەن و دڵنیام ئەو کارە جەمعیە کە وان دەستیان پێ کردووە ئەگەر بەردەوام بن حتما سەردەگرێ و یەکێک لەو شتەی کە معلمان ئێستا لە خۆپیشاندانەکاندا دەیکەن بێدەنگیە و بێدەنگی ئەوان بە بەڕوای من گەورەترین دەنگە دەتوانێت زۆر دەنگدانەوەی زۆری بێت. بۆیە من وێڕاوێکە دەستخۆشی لە ئێوە دەکەم کە ئەو شتە پوشش دەدەن و ئەو کۆپیشاندانە و ناڕزایەتی وان پوشش دەدەن. داوایەکم هەیە وەکو کەسێکی کە ئەو قشری معلمینم بەڕاستی خۆشم ڕۆژێک وەکو شاگردی ئەوان بووم درێژە بناڕزایەتەکەیان بدەن و دڵنیام کە سەردەکەوە. زۆر سپاس بۆ سپاس بۆ بەشداری بەڕێزەوەی بینەری خۆشەویست. بەڵێ خۆشەویستان هەروواکە ئاماژە پێکرد کۆمەڵێک پەیامی هاتووە لە فەیسبوک لە وایبەر واتساپ و لاینەوە کە بەداخەوە بەهۆی کەمی کار نەمانتوانی ناوەکانیان خوێنینەوە. ئارمان لە بەداخەوە شوێنەکەی نەنووسیوە کاک ئارمانی خۆشەویست، هیوا لە تیکاب، ئارمان لە ناوچەی گەورکی سەقەز، حەمید لە شاری کرماشان، شەهیر لە شاری ئیلام و زۆرێک لەو بینەرانەی کە زەحمەتیان کێشاوە لەگەڵ بەرنامەی ئێوە ڕۆژهەڵاتدا پەیامیان ناردووە و سپاسیان دەکەین. ئاواتەخوازین کە لە شەوی پێنجشەمەی داهاتووشدا و هەموو شەوانی پێنجشەمەیەک بەشداری لە بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵاتدا بکەن. کاک فواد سپاس بۆ بەشداری بەڕێزتان و ئاواتەخوازین کە هەردەم سەرکەوتوو بن. سپاس بۆ ئێوە بۆ داواتکردن بۆ بەرنامە. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئێوە و ڕۆژهەڵات. بەرنامەی ئێوە ڕۆژهەڵات بەرنامەیەکی حوتوانەیە کە هەموو شەوانی پێنجشەمەی هەموو حوتویەک لە کاتژمێر 7 باکاتی هەولێر و 8:30 باکاتی کوردستانی ڕۆژهەڵات لە ڕۆژهەڵات تیڤیەوە بڵاو دەکرێتەوە. ئێوە دەتوانن تا پێنجشەمەی داهاتوو لە ڕێگای ئیمەیلی info@rojhalat.tv ناممان بۆ بنێرن و پێشنیار بکەن کە ئێمە لەسەر چ تەوەرەیەک بەرنامەکانمان بەڕێوە بەرین. تا پێنجشەمەیەکی دیکە و ئێوە ڕۆژهەڵاتێکی دیکە هەر شاد کامەران و بەختەوە بژین ماڵەوە.